سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە پاشەناوکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەک نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژ لەنێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ هاوکاری کامێرامانم هاوکارە عەلی پەیامێکی دیکە هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازیرەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە خەندە دەکەین، باز لە ڕووی خۆش ئەەکەین، باز لەوە دەکەین تا چەند گرنگە مرۆڤ بەدەم خەڵکەوە پێ بکەنێت ڕووی خۆش بێ بەرامبەر بە خەڵکی کە ئەمەش بەشێکە لە عیبادەت بەشێکە لە خواناسی. وەک پێغەمبەرمان درودی خوا لێ فەرمێت چاکە بکە ئەگەر بە زەردەخەنەیەکیش بێ بەدەم خەڵکیەوە. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین بابزانین تا چەند بەلایەنەوە گرنگە بەرامبەرەکانیان بەڕووی خۆشەوە پێشوازیان لەگەڵا بکەن، مامەڵیان لەگەڵا بکەن، بەخەندەوە مامەڵیان لەگەڵا بکەن. بەداخەوە زۆر کەسمان هەیە کەسانێکی تووڕەن، کەسانێکی کەم حوسەڵەن، کەسانێکن لەسەر عەسابەژین، کەسانێکن ڕووی خۆشیانە لەگە بەرامبەرەکانیانە قسەی خۆشیان وەک دەوترێت وەکو شەڕ وایە هەچ قسەیە دەکەن بە تووڕەبوون و بە عەسابەوە دەیکەن. ئێمە دەمانێت لەم بەرنامەیەدا ئەمە جشمان ئەوەیە ئەوە بخەینە ڕووکە مرۆڤ پێویستە ڕووی خۆش بێت، دەم بە خەندە بێت، بە زەردەخەنەوە لەگە بەرامبەرەکانیان بدوێت بۆی کە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بێت، بۆی کە پەیوەندی ناو مرۆڤەکان پەیوەندێکی باش بێت. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین بینەروا بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. ئەگەر دڵی خۆش بێت ڕووشی خۆشە. یعنی تەجروبە هەیە ئەڵێ بە دەوری کابرا بە دەوری گوڵێکەوە دانیشتە بوو هەموو ڕۆژێ دەستی بیا ناو قسەی خۆشی بۆ کرد و ماشەڵڵا تۆ زۆر جوانیت و ماشەڵڵا تۆ ئەڵێ و گوڵە ڕۆژ بە ڕۆژ گەشەیە کردانێکی دیان بەس ئاویە بەقەرەوە گەشەی ناگەر کە قسەکانی بۆ کرد. زەردەخەنەکە لە بەرامبەر ڕووی براکەتە بۆ خۆی سەدەقە و چاکەیە. چاکە بریتە لە چی؟ بریتە لە شتێکی ئاسان، بریتە لە دەموچایەکی خەنداوی. هەتا ڕوت خۆشە بێ زیاتر خەڵک زیاتر هەمشو چاکتری دەکات خەڵک تەلەفۆن بووەکە بۆ کاتی تەکسی یانەڵێ مناڵەکەم هەیە بۆم بەرە بۆ مەکتەب ئەگەر ڕێک و پێک بوو باخلاق بی ئەگەر تۆزێک سەرە ڕۆژ بی ئەوە ئیشەکانت تۆزە کەمترە لە ڕووخۆشی و زەردەخەنە و دەم بە پێکەنین تا چەند پەیوەندی کاریگەری لەسەر پەیوەندی نێوان مرۆڤەکان پەیوەندی مرۆڤەکان بەرەو باشی ئەبات. زۆر کاریگەری لەسەرەوەی کە ڕووخۆشی کاتێک گفتوگۆ دەکرێتەوە لەگەڵ یەکێک ئەو تا لە یەکتر تێگەیشتنتان لە بین پەیدا بێ پەیوەندیشی ئیشی زیاتر دەڕوە. کەسانێکمانەیە من ڕۆمۆ چەند کەسانێکمان هەیەن زۆر عەسەبین بە عەسابەشین ڕووی خۆشان لەگە خەڵکە نییە بۆ نمونە کەم حوسەڵەن تووڕەدا بن ئەمانە پێت وایە پەیوەندێکی باشانە بێ لەگە خەڵکە؟ نەخێر ئەوە هەتا سەر سەرکەوتوو نابن، هەتا سەرکەوتوو نابوون کارەکانیان بەدەمی فەشەلە. تا ڕووت خۆش بێ تا قسەی خۆش بێ باشە. زانی خەندە ڕووی خۆش لەگە خەڵکە بەشێکیشە لە عیبادەت؟ بەڵێ عیبادەتە بڵێ. ئەمە دوکان جەنابتە؟ بەڵێ. تا چەند ڕووت خۆشە لەگە مشتەرەکاندا ڕۆژانە ڕووتیەکە؟ هەرچێک بێن بە زمانی جۆش تامی لەگەرەکەم و قسەی خۆشی لەگەرەکەم. ئەو کەسانەی کە ڕویان خۆشەگە خەڵکە کە دەم بە خەندەن پێ دوانیە زیاتر ئیشانە ڕوا؟ بەڵێ وایە فعلەن وایە. کەسانێکمانەیە ڕویان خۆش نییە گرژومۆنن تووڕەن عەسەبین ئەمانە پێ دوای پەیوەندێکی باشانە لەگە خەڵکە؟ وەڵڵی پەیوەندی باش نابێت تەبع لەگەڵ خەڵک خۆشی ناوێت خەڵک دایمە ناچێت بۆ لای شتری نییە. دەتوانی بە زەردەخەنەیەکەوە سڵاو لە بینەران بکەی؟ سڵاو لە هەموو بینەرانی عەزیزەکەم و لە هەموو مسلمانانەکەم. ماشەڵڵا ڕووخۆش دیاری سەر چاوم. خەندە و پێکەنین ڕووخۆشی تا چەند گرنگە بۆ پەیوەندی نێوان مرۆڤەکان؟ هەر زۆر گرنگە زۆریش چونکە ئەگەر تۆ ڕووخۆش بی ئینسانش تۆزێ یعنی ئەگەر تۆزێ بێتاقەت بێ کە تۆ ڕووخۆش بی لەگەڵ ئەوش عینەن شە دیێت تۆ ڕووخۆشە بێ. ئەو کەسانێک کە ڕویان خۆشە کە دەم بە خەندەن کە پێ ئەکەنە بەدەم خەڵکەوە پێدوانیە ئیشیان باشتر ئەڕوا پەیوەندیان باشترە لەگە خەڵکە؟ با ئەو شتێکی معلومە زۆر شتێکی تەواو ئەگەر با بڵێن بەنۆعێک بی دەم چاو بێ بەیەکە خەڵک زۆر ڕوو تێ ناکە بەس کە دەبەن خەندە بی خەڵک زیاتریە بۆلات خەڵک ڕێز تا ڕێز زیاتر لێگریت و دەم بە خەندە بی تۆ ئەو کەسانە هەمویانەوە بۆلات
بەسێمە ڕۆژانە مامیلمان هەیە کە دەم بە خەندە بووین یعنی هەر ئەڵێ کە تۆ قسەکانم خۆشە بۆ هەریەمە لە یعنی کە با بڵێن ئینسان کە ڕووخۆش بوو دەم بە خەندە بوو خەڵک زیاتر ڕووی تێەکە زانی بەشێکیشە لە عیبادەت ئەوە بەتاکید ئەوەش عیبادەتێکە ئەگەر خوای گەورە یعنی پێدەبەخشێ و دەم بە خەندێویش عیبادەتێکە بۆ دەنووسێ بەڕوویەکی خۆش و دەم بە خەندەوە سڵاو لە بینەران بکە سڵاوم هەیە بۆ بینەران بۆ کەناڵەکەتان دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ مانگی ڕەمەزانیش لە هەموو لایەک پیرۆز بێ ماجی ڕەمەزانی پیرۆزە ئیتر خەڵک بێ بە احترام و ڕێزە خەڵک بگری کەسابەتێکی خۆشە هەموو ماجێ وە خۆشیاوێ ئینشاڵڵا تا چەند ڕووی خۆش دەم بە خەندە پێکەنین بەدەم خەڵکەوە پەیوەندی نێو مرۆڤەکان باشەکە زۆر خۆشەکە و ئیتر ئینسان کەسابەتەکە لێ ڕوو خۆش بێکە خەڵک بێتاقەتە بە ڕۆژووە هەیە بە احترامی لێ بگری ڕێزی لێ بگری ئەوش پێ بکەنی بەرامبەرتەوە ئەو کەسانەی کە ڕووخۆش نین پێ دوایە لای خەڵک زۆر خۆشەویست بن وەڵی ئینسان بەوەی نییە کە ئینسان ڕووی ناخۆشەوە تا دەگەری تێکەڵام نازانین چۆنە ئەبێ بیدوێنی مرۆڤیەوەمانەیە بە ڕوو دێ ناشیناسی زەردەخەنەکە بە ڕووەکە هەر لە خۆ خۆشەویستێ سەر دڵتەوە هەر خۆشە نای دڵ خۆشە دڵ مرتاحبی هەر خۆشە زانی بەشێکیشە لە عیبادەت بەڵێ ئەوە لە قورعانەدایەوە بڕوویەکی خۆشەوە بە زەردەخەنەوە سڵاوێک لە بینەران بکە زۆر سپاسی بینێرانەکەم دەستخۆشی لەم برای بە ڕێزەکانەکەم دەستخۆشی لە ڕۆژوانانەکەم ئەو ماجی ڕەمەزانەتانە پیرۆز بێ هەموو گەلی کوردستان ئەگەر دڵی خۆش بە ڕووشی خۆشە بەرە بۆ ئەوەی شەڵا دڵمان خۆشە جاکەی شەڵا دڵمان خۆشە دەی خوا گەورەیە ڕووی خۆشە تا ڕوو خۆش بکەمە چونکە ئەمڕۆ خەڵک وەزعی باش نییە کابرا ماریباری دارایی کزە ئەگەر ئەو کز بێ و ئەو بێتاقەر بێ نابێت تۆش بێتاقە بێت تۆ زیاتر ڕوو خۆش بێت ئەوش دلی خۆشتر بێت وایە ئەو کەسانەی کە ڕوویسە بۆ نمە جەنابەت میوە ئەفرۆشیت لێرە یاخود بۆ نمونە تەماتە خەیار ئەم جۆرە شتانە ئەفرۆشی لێرە هەست کرۆ بۆی کە ئەگەر ڕوو خۆش بێ مشتری زووتر زیاتر ڕووتی ئەکات تەئکید زەلامێ من لە سەعاتاکوێ بۆ لای ئێم بەخۆ لەبەر بە کابرا دوکانی لە حوزۆشکەی لێرە کاڵە کێبەیە کاوێ بێ ئەڵێ سیقم بۆ ڕسقە هەیە بووە بۆ لای تۆ ناخۆم بازارەکە ڕسقە بەس کابرا سیقی جاروە دووش لە ڕسقە با تۆ 4 ساغیتیان نییە هەشە حەزی لە شتی جوانە بڵێ 2000 نار پێ ئەو کەسانەی کە ڕویان خۆشە پێ دوایە پەیوەندیان زۆر باشترە لەگە خەڵکان لەو کەسانی کە ڕویان خۆش نییە بەتاکی جاتۆ گەڕ خۆت نەبێ بەناشوێ خوۆش دەستکرد نایە ئەمە ڕسێ خوا داتە ڕۆ خۆشەکە خوار پێبەخشی ڕوت خۆش بێ زانی ڕووخۆشی و خەندە و پێکەنینیش بەشەکە لە عیبادەت بەتاکید هەموو کەسابەت ڕووخۆشی ڕێز هەموو شتێ بەسەر عیبادەت کەسابەتەکە ڕووخۆشی سەمێنە تا ڕێزە تۆ بگن بۆ خۆم جوانترە تۆ جاری وایە کەسێک بەڕە ڕوو دێ ناشیناسیت زەردەخەنەیەکە بەڕە ڕوو ئەکات هەر لە خۆ هەستەکەی هەست بە دڵخۆشی و ئارامیەکەی خۆشەویستی و کەسە لە دڵتا ئەجاستێ وایە بەتاکید وایە جەناب لێرە لەم بازاڕا کار و کەسابەتەکەی بەڵێ ماشەڵڵا ڕووخۆشیش دیاری زۆر نابخ پێم بڵێ ڕووخۆشی خەندە و پێکەنین تا چەند گرنگە بۆ پەیوەندی مرۆڤەکان تەنانەت بۆ بازاڕیش وەڵا زۆر گرنگە بەس خەڵک جێوی ساف نییە بۆیە پێ ناکرێ ئایشۆ ئیشەڵا هەوڵمەند جەمان سافکەین ئیشەڵا ئەم وەزعیشتی ئەپەڕێت جەوە هیچ تا بە حیاتی ساف نابێ 6,000 بە حیاتی ساف نابێ بە تەمای مەبە باشە پەیوەندی نێوان مرۆڤەکان بە ڕووخۆشی پێدوانیە زیاتر پتەوە بێت بەلاخۆ طبعا ڕاستە بە ڕووخۆشی زیاتر پتەوە بێ خەڵک ئێسانان نیەم جێژنەی نییە کاکە حسابیەوە بۆ ناکەی سەیریەوە مەگە لێرەکان سەڵکە زەڕاتێکی علاگی پێ نییە بەڕوویەکی خۆشەوە سڵاو لە بینەران بکە وەڵا سڵاو لە هەموو کورد نەک لە بینەرانیش حەزە زۆر گرنگە بەدەم خەڵکۆ پێ بکەنیت ڕۆ خۆش بێت زەردەخەنە شتێکی جوانە گرژی و دەم و چاو گرژگردان بەیەکە شتێکی جوان نییە بە شێوێکی جوان پێشوازی لای هاوڕێکە بکەیە لە ڕفی ئەو کەسێکە کە بەرامبەری دێت بێوەجین تەلیق ڕووی خۆش پەیوەندی مرۆڤەکان ئەتوان بڵێن زۆر بەهێز دەکات بە پێچەوانەشەوە ڕووی ناخۆش پەیوەندی مرۆڤەکان بەرەو لاوازی لە باوایە زۆر جوانە تاو زۆر تۆ من بە ڕۆڵی جەناب دێم ناشناسم کە زەردەخەنەیەکی بەرامبەرەکە مال لە خۆت دەهەست بە ئارامی خۆشیەکەی تا چەند گرنگە ئێمە هەمیشە بەرەم خەڵکەوە دەمە پێکەنین بین دەمە پێکەین حتا سەلامکردن من جەناب ناناسم لە دوورەیە سەلامێکم بۆکەی هەر لە خۆمەوە محیبەتێک و خۆشەویستیەک پیاکەم لەوانی دوایی سێری شتەکەم بڵێمەوە کێ بوو لەوانی منی ناسی بێت
ئەو شتانە زۆر جوانە. زانی بەشێکیشە لە عیبادەت ڕووی خۆش بەڵێ بەڵێ بڕوویەکی خۆشەوە سڵاو لە بینەرانەکەمان بکە. سڵاو لە هەموو بینەران، سڵاو لە موسڵمانان، سڵاو لە ڕۆژەوانان لەم ڕۆژە پیرۆزەدا، سڵاو لەو برادەرە خۆشەویستەیش بەخێر بێ سەرچاوم. ڕووخۆشی خەندە دەم بە پێکەنین بەدەم خەڵکە بەدەم مشتەکانەوە تا چەند گرنگە بۆ بازار. دەوری زۆر زۆرە بۆ هەموو کەسێکی تاکی کورد بۆ هەموو ئینسانێ، بەڵام بۆ کورد زیاتر گە خۆی مەناعەتی کورد زیاتر بە دڵخۆشی و ڕووخۆشی و ئەمانێ خەندە و پێکەنینەوەیە. چەند پێ دوایە ڕووی خۆش خەندە و پێکەنین بەدەم خەڵکەوە پەیوەندی نێوان مرۆڤەکان بەرەو باشە. لێرە من بەقاڵ کەسێکی میوە فرۆشم، زۆر کەس لەوانەیە لەگەڵ میوە فرۆشەکانی دەورم زیاتر بێ لەگەڵ خەڵکە خەڵک لەگەڵ خەڵکات قسەی خۆش ئەسکانە کابرا پێمەڵێ ئەوە تامی چۆنە یان خۆشە بە قسێکی ڕق پێی ناڵم ئەگەر ناخۆشیش بێ، ئەگەر خۆشیش بێ پێڵم باهین ئەڵەمەوە خۆشیان ناخۆشە بە تووڕەبوونەوە نیە، ئەو شتانەمان نیە. ئەزانی خەندە و پێکەنین بەڕۆ ڕووی خەڵکی بەشێکیشە لە عیبادەت، بەشێکە لە عیبادەتی خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەوەی خەندێ لەگەڵ موسڵمانە بیکە وەکو عیبادەت گەورە وایە وانە دەی بە ڕوویەکی خۆش و بە خەندەیەکی خۆشەوە سڵاگ لە بینەران بکە. من لێرەوە لە بینەرانی بەڕێز لە هەموو هاوڵاتێک ئەم ڕەمەزانە بێتە مای خێر بۆ هەموو گەلی کورد، بۆ هەموو موسڵمانێ، بۆ هەموو موسڵمانێکی جیهان، بێتە ئازادی و کەسایەتی و خواناسی. زەردەخەنەکردن بەدەم خەڵکەوە تا چەند بۆ پەیوەندی نێوان مرۆڤەکان گرنگە؟ وەڵاهی زۆر گرنگە، بەس ئەگەر بەس ئەم وەزعە بە قورئان ئەوەی نێشتووە. ئەم وەزعە بۆ ئەبێ کارێک بکا کە ئیتن خەندەشمان لە دوورخاتەوە. ڕاستە وەزعەکە ناخۆشە، بەڵام بە هەوڵ بین هەر ڕوومان خۆش بێت دەمان بە خەندە بێ لەگە خەڵکەوانە. وڵای ئەگەر هەوڵ بین باشە، یعنی لەگەر کەسەکانە ڕوو خۆش بێ مەسەلەن، بەس ئەم وەزعە تۆزێ وەزعەکە وای لێ خەڵک کردووە خەڵکەکە زەوقی هیچ یعنی هینێکی نەماوە. ئەم قەیرانی داراییە زۆر مشکلەیە، زۆر مشکلەی بۆ خەڵک بۆ پەیوەندی کۆمەڵایەتی بۆ هەموو شتێکی دروست کردووە ئەم قەیرانە. زەردەخەنە پێکەنین بەدەم خەڵکەوە تا چەند پەیوەندی نێوان مرۆڤەکان بەرەو باشتر ئەبا؟ وەڵاهی زۆر 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 پەیوەندی مرۆڤەکان بەرەو باشتر ئەبا. زەردەخەنە مەسەلەن مەحیبەت و تێکەڵاوی و لەگەڵ مرۆڤەکانە ئینسانە بێ زۆر ڕێک و پێک و هەڵسوکەوتی زۆر جوان بێ هەتا خەڵک خۆشی بێ. کەسانەی کە ڕووخۆش نین کە دەم بە خەندە نین تۆزە من ڕۆمۆچن پێ دوای پەیوەندیان باش بێ زۆر پەیوەندیان بە مدەتی زەمان باشە بێ، بەس هەیە هەر خۆی یعنی من ڕۆمۆچە چی لەکەیت. ئارەوەڵا بەشێکیشە لە عیبادەت لەبیرمان نەچێت. زەردەخەنە و پێکەنین بەدەم خەڵکەوە بەشێکیشە لە عیبادەت ڕووی خۆش. بەڵێ عیبادەت و یعنی هاتوچۆی مزگەوت و نوێشکردن و لە مزگەوت تا مەسەلەن ڕوو خۆش بێ لەگەڵ ڕەفیق و برادەرەکان تا زۆر بەڕوویەکی خۆشەوە سڵاوێک لە بینەرەکانمان بکە. سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام زۆر زۆر سپاسان دەکەم. تا چەند گرنگە مرۆڤ بەدەم خەڵکەوە پێ بکەنێت؟ ئەگەر دڵی خۆش بە ڕووشی خۆشە. یعنی تەجروبە هەیە ئەڵێ بە دەوری کابرا بە دەوری گوڵێکەوە دانیشتە بوو هەموو ڕۆژێ دەستی بیا ناو قسەی خۆشی بۆ کرد و ماشەڵڵا تۆ زۆر جوانیت و ماشەڵڵا تۆ ئەڵێ و گوڵە ڕۆژ بە ڕۆژ گەشەیە کردانێکی دیان بەس ئاویە بەقەرەوە گەشەی ناگەر کە قسەکانی بۆ کرد. زەردەخەنەکە لە بەرامبەر ڕووی براکەتە بۆ خۆی سەدەقە و چاکێ. چاکە بریتە لە چی؟ بریتە لە شتێکی ئاسان، بریتە لە دەموچایەکی خەنداوی. ڕووی خۆش یەکێکە لەو سیفاتانەی یەکێکە لەو ڕەوشتانەی کە مرۆڤ لە لای چواردەورەکەی خۆشەویست ئەکات. زۆر جار کەسێک لە بازاڕە دەبینیت ناشیناسیت بەڕەڕوو دێ زەردەخەنەیەکە بۆ ئەکات یاخود بۆ نمونە سەلامێکت لێ دەکات بە ڕوویەکی خۆشەوە هەر لە خۆ هەستەکەی موحیبەتێکە بۆ ئەم کەسە دروست ئەبێت بەبێ ئەوەی کە ئەم کەسەت پێشتر بیر یاخود بیناسیت. بۆیە زۆر گرنگە مرۆڤ لە پەیوەندیکردنی لەگەڵ بەرامبەرەکانیە ڕووی خۆش بێت، دەم بە خەندە بێت. بۆیە پەیوەندی مرۆڤ هەمیشە بە ڕووی خۆش بە زەردەخەنە بە پێکەنی بەدەم یەکتریەوە وا دەکات کە پەیوەندێکی تونوتۆڵ و بەهێزتر دروست بێت. بە پێچەوانەوە کەسانی کە مڕومۆچن کە گرژمۆنن
زۆر پەیوەندیان لەگە خەڵکا باش نیە خۆر خەڵک زۆر حەزی بە پەیوەندیکردون تێکەڵابوونیە لەگەڵ ئەم زۆرە کەسانەدا بۆیە لەم بەرنامەیەدا ئێمە ئامانجمانەوەیە جەخت لەسەرەوەکەینەوە بە هەمیشە ڕوومان خۆش بێ دەم بە خەندە و پێکەنین بین ئەگەرچی قەیرانی داراییش هەیە بەڵام تکایە با قەیرانی دارایی کار نەکاتە سەر دڵمان با قەیرانی دارایی کار نەکاتە سەر زەردەخەنەی سەر لێوەکانمان با ڕوومان خۆش بێ ڕاستە بمانوێ نەمانەوە کاریگەری خۆیدا ناوە بەڵام لەگەڵەوەژە با هەوڵ بدەین نەبێتە هۆی کە خەندە بنەبڕ بکرێت لەسەر لێوەکانمان لە ڕوخسارمان با ڕوخسار بە هەمیشە درەوشەوا بێت بەرامبەر بە کەسەکانمان ئەگەر من خەمێکم بوو با بەرامبەرەکەم بە ڕوویکی خۆشەوە زەردەخەنێکم بەرامبەر کات بۆی خەمەکەم بیرچێتەوە ئەگەر بەرامبەرەکە بخەمێکی بوو با من ڕووم خۆش بێت بۆ ئەوەی کە بەرامبەرەکەم خەمی بیرچێتەوە ئەگەر هەمومان بەم جۆرە ڕەفتار بکەین لەگەڵ یەکتریا بە دڵنیاییەوە ئەتوانین بڵێین ئەتوانین خەم لەسەر دڵی یەکتری لابەرین ئەتوانین بە زەردەخەنە و بە ڕووخۆشی بەرامبەر بە یەکتری وا بکەین کە خەم لە دڵ یەکترا لابەرین بە تایبەتی ئەو کەسانێکی کە فرۆشیارن یاخود شۆفێری تەکسین بۆ ئەمانە زۆر گرنگترە کە ڕویان خۆش بێت چونکە کەسابەتیان لەسەر ئەوەیە کە ئەوان ڕۆژان لەگە خەڵکە مامەڵە دەکەن پەیوەندیان لەگە خەڵکە هەیە شۆفێرێک خەڵکە بابم لەولایە یاخود بەن و دوکاندارێک خەڵک هاتووسویەکە ڕۆژانە هەتا ڕووی خۆشتر بێت بازاڕی زیاتر دەبێت ئێمە هیواداری مرۆڤەکان هەمووی ڕووی خۆش بێت دەم بە خەندە و پێکەنین بن لەگەڵ هاوڵاتیانە زیاتر بەردەوام دەبین و پەیامەکان دەگوازینەوە و خەندە لەسەر لێوی هاوڵاتیانەوە بۆی خۆشەویست دەگوازینەوە لەگەڵمانە بن ڕووخۆشی خەندە و پێکەنین زەردەخەنەکردن بەدەم خەڵکەوە تا چەند گرنگە تا چەند لە ڕەوشتی مرۆڤە چاکەکانە بەڵێ وڵای خەندە و پێکەنینەگە سیر بکەین لە ڕوانگەی ئیسلام و یعنی شتێکە ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کەلیمەت الطیبە سەدەقە فەرمێ کەلیمەیەکی خۆش یان بەرامبەر بە براکەت ئەفەرمێ یان زەردەخەنەیەک بەرامبەر بە براکەت ئەگەر بیکەی ئەوە سەدەقەیەکت تۆ دەستکەوتووە واتە لای خوای گەورە سەدەقەیە وەخوای گەورە کەسانەی خۆشەوێ کە بەڕاستی دایما ڕویان خۆشە لەگەڵ خەڵکا دایما ڕووکراوان دەم بە پێکەنینن یعنی ئینسانی مڕومۆچ و ئەوانە لە ئیسلامدا شتێکی نامووە یان شتێکی چاک نییە بۆ ئینسان دایما ڕووخۆش بێت لەناو کۆمەلگادا لەگەڵ خەڵکیدا لەگەڵ ماڵ و مناڵی خۆیدا لەگەڵ دایکە لەگەڵ باوکە لەگەڵ ئەو کەسانەیە لەگەڵ یاشی پێویستە ڕووخۆش بێ دەم بە پێکەنین بێ یعنی کەسێکی نەرمونیان بێ نابێ ئینسان ڕوومۆچ بێ دایما ڕوو گرژ و ڕووتاڵ بێ بەڵێ ڕووخۆشی زەردەخەنە بەرامبەر بە خەڵکی تا چەند پەیوەندی نێوان مرۆڤەکان بەرەو تند و تۆڵەی زیاتر ئەبا بەڕاستی ئەو کاتێک کە تۆ بەرامبەرەکەت ئەبینیە ئەگەر بەرامبەرامبەرەکەت هەر شتێکی لە دڵیا بێت بغزێک یان کینەیەکی بەرامبەرت هەبێ یان بەرامبەر بە کەسێک کاتێک کە تۆ بەرامبەری زەردەخەنەیەک ئەگری یەکسەر ئەو شتە لە دڵیان نامێنێ بۆ یەکسەر تۆ ئەڵێ من خۆشەویستی و محیبەتم بۆ تۆ هەیە بۆیە بەرامبەری پێکەنینت دێ بەرامبەری بۆی پێ ئەکەنی بۆەوەی کەواتە تۆ کەسێک نییە کە بەرامبەری ئەو بغز و کینەت هەبێت واتە لە یەکسەر تۆ بەرامبەری ئەڵێ من خۆشەویستی و محیبەتم بۆ تۆ هەیە نەک ئەوەی خوانەکەدا مش بە هەمان شێوەی تۆ ڕوخ و چینەم هەبێ یەکسەر ئەو کەسە ئەگۆڕێ بەرامبەرەکەت ئەگۆڕێ بە شێوازێکی کە بۆیە ئینسانە بێ دایمە ڕوو خۆش بێ ئەبێ دەم بە پێکەنی بێ نابێ بڕوومۆچ بێ نابێ ڕوو تاڵ بێ نابێت لەناو خەڵکیدا کەسێک بێکەوە خەڵکی جێگەی بێزراوی خەڵک بێ یعنی ئەم پێکەنی واکە ئینسان دایمە جێگەی شانازی خەڵک بێ یعنی خەڵک حەز بە بوونیەکە حەز بە بینینیەکە حەز بە هاوڕێیەتیەکە حەزەکە هاوڕێی بێ حەزەکە لەگەڵ یا بژی حەزەکە سەفەری لەگەڵا بکە بە تایبەتی لە کاتێک و مانگی پیرۆزی ڕەمەزانە تا چەند گرنگە مرۆڤەکان ڕویان خۆشتر بێت وەڵای لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بۆیە زیاتر پێکەنین و ئەو شتانە خۆی لە ڕوانگەی ئیسلام باگە سێر بکەین یعنی ڕەمەزان وامان لەیەکە کە ئینسان کە هاتە ناو ڕەمەزانەوە پێویستە دڵی پاک بکاتەوە دڵی خاوێن بکاتەوە یعنی بغز لە دڵیان نەمێنێ کینە لە دڵیان نەمێنێ ڕەمەزان وای لێ بکە ئەم شتانە واز لێ بێنێ و زیاتر ڕووی خۆشتر بێ ڕووی بە پێکەنین بێ لەگەڵ مسلمانانە لەگەڵ خەڵکیدا لەگەڵ ئەو کەسانە لەگەڵ یاژی لەگەڵ ناو بازاردا لەگەڵ هەموو کەسەکاندا پێویستە ڕووی خۆش بێ ئەم کەسە کەوا بوو پێی ئەڵێن واتە ڕەمەزان واتە ڕۆژوو کاری تێ کردووە یعنی کەسێکە کە بەڕاستی ئەمە ڕۆژوگرە و ڕۆژوو تاسیری لە ڕۆژەکەی لە کارەکان لە عەمەلەکانی کردووە کەواتە بەڕوویەکی خۆشەوە سڵاوێک لەکوێ لە بینەران بەڵێ بەناوی هەموو بینەرانەوە کەناڵەکەتانە سڵاو لە هەموو بینەرانی کەناڵی پەیامەکەم و سپاسی هەموو لایەکەم خۆی گەورە تاعات و عیبادەکانمان گیرا بکە و ئەم مانگە ڕەمەزانە بکاتە مای سەرکەوتنی مسلمانان لە هەموو جیهان و بەتایبەتی کوردستانی خۆشمان ئینشاءالله و تەبایی خۆشەویستی بخاتە نێوان مسلمانانەوە لە ناو خۆمان و هەم دەرەوەش ئینشاءالله تا چەند ڕووخۆشی ڕووخۆش بم وەڵای هیچ
بۆ ئەی وەزعەکەی ئەوە نیە ڕووخۆش بیت شەڵا وەزع باشە بێ بە ئیزنی خوا ڕووخۆشی تا چەند گرنگە بۆ پەیوەندی نێوان مرۆڤەکان وەڵاهی گرنگە ڕووخۆشی تا لە ساسە گرنگە بۆ پەیوەندی ناو مرۆڤەکان بەس ئێستا ئەمڕۆوا لێ هاتووە نازانی ڕووخۆش نیت گەنجێکی ئاوەکو من سێرەکەی لەم تەمەنیا معنای تیا ڕووخۆش نەبیت ڕووخۆشی گرنگە بەڕاستی ڕاستە قەیرانی دارایی ناخۆشە ڕەنگە کاریگەری لەسەر دەرونی زۆرۆمان هەبێت بەڵام با هەوڵ بدەین خۆ قەیرانەکە هەر هەیە چارمان چییە بەڵام با هەوڵ بین دڵمان خۆش بێ ڕوومان خۆش بێ ئەگەر تۆزێکیش بێت بۆی کە کاریگەری دەرونی خراپ لەسەر دەرمان دروست نەکات چون بەڕاستی گرژمانی ڕووناخۆشی هەموومانە بتوێنێتەوە کاریگەری پێچەوانی لەسەر دەرون هەیە بە پێچەوانەش ڕووخۆشی کاریگەری لەسەر دەرون هەیە لەسەر عەسابێوانە زۆر ڕاستە بە دڵنیاییەوە خۆی توانی ئەو ماوەکەمەی بۆ نوێسە لەگەڵ تۆیان ئەتوام ئەو ماوەکەمە لەگەڵ تۆیان ڕوون خۆش بە بۆی پەیوەندی نێوانمان خۆشەویستیەک دروستکە لە ماوەی ئەوکە بە زێتر ڕۆژگارەکە وای لێ هاتووە تۆ هەرچەنە ئەدەوێ ڕوو خۆش بێ بەس خەمێگەیە لە ناختە وا لێ کار ڕوو خۆش نەبی تا چەند گرنگە مرۆڤ بچێتە ئەو جێگانەی کە دڵی خۆشە بێ بۆ نمونە ناو ڕفیقەکانیەتی بۆ نمە میوانداریکردنە بۆ نمونە سەیرانکردنە بە نمونە ئەو شوێنانی کە مرۆڤ لێ دڵخۆشە بێ تا چەند گرنگە بچێتە ئەو جێگایانە وڵای ئەو جێگانە گرنگە بۆ ڕووخۆشی بەس ئاەکو ئەمڕۆ ئەو جێگانەی تۆ ێستا باسیەکەی مادی ئەوێ ئێستا تۆ تێ بچی بۆ سەفرێک دڵی خۆش بێ پێویستە بە مادەیشی وایە عین لەگەڵ ڕەفیقەکان تا ڕوو ڕەش نەبی گیرفانە پڕ بێ بۆی دڵی خۆش بێ لەگەڵیانە ئەگە تۆ پارە و پێ نەبوو ئیش نەبوو ڕوو خۆش نابێ و کاتە بچی بۆ شوێنەکە ئیسفادەی لێ ناکەیت ئالێرەوە بەڕوویەکی خۆش و زەردەخەنەوە سڵاکە لە بینەران سڵاو بینەران سپاسانەکەم چاوی هەمووتان ماچەکەم والله بۆ هەموو کەسێک گرنگە حتمما یعنی ئەگەر ئینسان لە حاڵەتێک قسەی ناخۆششکا بەس کە بە پێکەنین و بە خۆشی دەری بڕی حتا قسەکەش ماماگات ناخۆشیش بێ ئەنجاری وایە زەلامە تعلیقێکەیە بە چونکە بە پێکەنینەوە تعلیقەکە و لێیە بەقەرەوە ناخۆی نییە زەلامێ قسەکە هەرێنێ بەڕقی قسەی خۆش زەردەخەنە پێکەنین نەوانە هەمووی یعنی تاسیر لەسەر گوڵیشەکە باوەڕم پێ بکە گوڵێک یعنی تەجروبە هەیە ئەڵێ بە دەوری کابرا بە دەوری گوڵێکەوە دانیشت بوو هەموو ڕۆژێ دەستی بیا ناو قسەی خۆشی بۆ کرد و ماشەڵڵا تۆ زۆر جوانیت و ماشەڵڵا تۆ ئەڵێ و گوڵە ڕۆژ بە ڕۆژ گەشەیە کردانێکی دریان بەس ئاویە بەقەرەوە گەشەی ناگرد کە قسەکانی بۆ کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودیش زۆر کورد دەفەرمێ تەبەسومک فی وجهی ئەخیک سەدەقە زەردەخەنەکە لە بەرامبەر ڕووی براکەتە بۆ خۆی سەدەقە و چاکەیە بەتایبەت لە مانجی ڕەمەزانە کە بەعکسەوە لە فەرهەنگی کۆمەڵایەتی زۆر جار دەڵێن ڕۆژوو ڕەمەزان یعنی ساتە بێتاقەتی و ساتە ناڕەحەتیەکان و ساتەنی کە ئینسان تاقەتی نامێنێ ماندووە بە پێچوانە ئێستا کە بەدیوەکەی ترا مانجی ڕەمەزان بەتەبەت لە کاتی ڕۆژوە ڕۆژی دەرفەتی سەدەقە و چاکێ باشترین سەدەقە ئەوەیە کە تۆ ڕوود خۆش بە بەرامبەر بە برادەرەکەت و وشوێن ئینسان ڕوو خۆشە بەرامبەر بە تۆ بەرامبەر هەموو ئەو بینەرانش کە سەیرمان دەکەن مامۆستا ڕووی خۆش خەندە پێکەنی تا چەند پەیوەندی نێوان مرۆڤەکان بەرەو باشتر ئەوە بە دڵنیاییەوە ڕووی خۆشی پێچەوانەکەی بریتێ لە ڕق و قینە و لە گرژی و لە مۆنی بۆیە ئەو کەسانی کە ڕوو خۆشن زیاتر ئەو کەسانن کە لەناو کۆمەڵگادا خۆشەویستن و دەتوانن خۆشی بخەنە دڵی بەرامبەرەکانیانەوە بەردەوام ئێمە دەتوانین لەگەڵ خۆشیەکانە و لەگەڵ زەردەخەنەکانە و لەگەڵ وشە جوانەکانە کە خۆشی دەبەخشنەوە بەدڵ دەتوانین ئەو خۆشی کە پێویستە تاچی کوردی بەتابێت لە مرۆدا هەبێ ئێمە پێی ببەخشین بەتابێت ئەمڕۆ کە دەزانین کۆمەلگا لە بارودۆخێکی قەیرانی دارایی دەتوانین لە حتا قەیرانی سیاسی بارگژی سیاسیدایە ئەمڕۆ زۆرتر پێویستیمان بەوە هەیە کە تاکان تاکی ڕووخۆش بن تاکی زمانشیرن بن حتا تاکی قسە خۆش بن ئێمە زۆر ئەزممانەیە لەسەر قسەی خۆش لەگەڕین بەلای کەسی خۆشە چون بەڕاستی حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە تەمەنی خۆیان بەشێک لە تەمەنی ئەو بریتیە لەو کاتانی کە قسەی خۆشی هەبوون ویستویەتی بۆ نمونە کابرایەک دێ بۆ لایەڵی پێغەمبەری خوا دەمەوێ وشترێکم بدەیتێ پێغەمبەری خوا فەرمێ نا ئێمە بێچووە وشترمان هەیە ئیتر ئەوانەی بە دەورەندە زەگەرمە پێکەنین ئەو چا پێغەمبەر صلی الله علیه و سلم بە کابراش دەفەرمێ مەگەر بێچووە وشتریش هەر وشتر نییە ئەوەتە ئەوەش کە تۆ داوا ئەگە وشترە بێچی وشتر بوو یعنی هەوڵی داوە لە زۆربەی کاتەکان حتا لەو جوابانش کە خەڵک هەویستوێتی بە وەکو شۆمڵە بە گرنگیەوە بێتە بەردەم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو بە پێکەنین و بە زەخەنەوە بە نوقتەوە جوابی داوەتەوە مامۆستا ڕووخۆشیە توانین بڵێن جۆرێکیشە لە عیبادەتکردن لە سەدەقە
بە دڵنیاییەوە خۆ کاتێک گەوتێ عیبادەت و بەندادی بۆ خی گەورە بەشێکی لە سەدا 20 عیبادەت بریتێلەوەی کە دین دەی سەپێنێ یان بەواتایشتر بۆ دیارێکا چ بگەیت لە سەدا هەشتای دین عیبادەتی بریتێل لەوەی کە تۆ خۆبەخشانە چی ئەەکەی بۆ ئەوەی خەڵقی ڕازیکەی خوۆش ڕازیکەی بۆیە تەنانەت زەردەخەنەکانش بڵێ بەو پێوەرە بەشێکن لە عیبادەت چیژین تۆ لە ئەنجامدا دەبی بەو تاکەی کە هەم خۆت خۆشبەخت دەکەی وەم ئەو خەڵقەش بەدەورتەوە و ئەسڵەن هەدەفی ڕۆحی دینی ئێمەش ئەوەیە کە پێمان دەگوترێت توی ئیماندار خەڵق ئەبەی بۆ بەهەشت شەیتان خەڵقەوە بۆ جەهەنەم دەی بەهەشت بریتێت لە شادومانی و لە خۆشبەختی کەوا بوو ئەرکی ئینسانی ئیماندار ئەوەیە کە بتوانێت خەڵق بەرێ بۆ بەهەشت یعنی لێرەوە بەهەشتێ بۆ خەڵق دروستکە لێرەوە بە قسە جوانەکانی بە زمان شیرینەکەی بە زەردەخەنەکانی وابکە کە ئەوانەی بە دەوریۆن هەست بکەن بەهەشتێکی بۆ دروستکردون چیجین دوجار ئەوەی کە خەڵق دەبا بۆ جانم شەیتانە کە بەدام لە ناڕەحەتی و لە تەنگژە و لە نائارامیەکانە دەتوانێت مرۆڤەکان بە هەڵەدا بەرێ بۆ ئەوەی بەرەو جەهەنەم فەرمویان بکە مامۆستا وەکو مامۆستایەکی ئاینی بەڕوویەکی خۆشەوە بە زەردەخەنەوە سڵاوەکە لە بینەران سڵاوی خوای گەورە لەسەر جەم بینەرانی کەناڵی پەیام و هیوادارم مانجی ڕەمەزانی پیرۆز مانجی پرخێر و بەرەکەت بێ و بە دڵنیای و ئینشاءالله دەگەینە جەژنێک کە هەمومان دڵشادین لێرە و لە قیامەت ئینشاءالله تا چەند گرنگە مرۆڤ بەدەم خەڵکەوە پێ بکەنێت ئەگەر دڵی خۆش بە ڕووشی خۆشە یان تەجروبە هەیە ئەڵێ بە دەوری کابرا بە دەوری گوڵێکەوە دانیشت بوو هەموو ڕۆژێ دەستی بیا ناو قسەی خۆشی بۆ کرد و ماشەڵڵا تۆ زۆر جوانیت و ماشەڵڵا تۆ ئەڵێ و گوڵە ڕۆژ بە ڕۆژ گەشەیە کردانێکی دیان بەس ئاویە بەقەرەوە گەشەی ناگەر کە قسەکانی بۆ کرد زەردەخەنەکە لە بەرامبەر ڕووی براکەتە بۆ خۆی سەدەقە و چاکەیە چاکە بریتێ لە چی بریتێ لە شتێکی ئاسان بریتێ لە دەموچایەکی خەنداوی طبعا بەڕای من خەندە و پێکەنین یەکێکە لەو شتانی کە دڵی مرۆڤەکان ئەکاتەوە و یەکێکە لەو شتانی کە پەیوەندی مرۆڤەکان بەهێزەکە بە جۆرە لە جۆرەکان کە وایان لەیەکە ئەو مرۆڤەی کاتێک کە تۆ بەرامبەری خەندە ئەەکەی کاتێک کە تۆ بەرامبەری زەردەخەنەیە ئەەکەی بەڕاستی ئەو کاتە ئەو یەکسەر تەسەوراتی بەرامبەر بە جەنابەت دەگۆڕێ یەکسەر تەسەوراتی بەرامبەر تۆ بە جۆرێکی لێ دێ کە یعنی وەکو ئەڵێ وای لەیەکە ئەگاتەوە قەنەعەتی کە تۆ بەرامبەر بە ئەو یا با بڵێن ئەو تۆ بەرامبەر ئەو بە جۆرەکان لێت ئەمینە یعنی بۆ معنایە وەکەوەی لێ دێ کە بە هیچ شێوازە بیر لەوە ناکاتەوە کە تۆ یەکێک بی لەو کەسانی کە زەرە بەوەگەێنی لە ڕاستیە مرۆڤەکان بەرەو باشی ئەبا بە دڵنیاییەوە یعنی زەردەخەنە یا پێکەنین پەیوەندی مرۆڤەکان بەرەو باشیە بە بەڵام بێ ئێمە شتێکمان لە یاد نەچێ پێکەنین ئەگەر ئێمە پۆڵەنی بکەین بەڕاستی ئەتوانین بڵێن جۆری هەیە زەردەخەنە شتێکە و پێکەنی بەعام شتێکی ترە زەردەخەنە ئەوەیە کە تۆ بەڕۆیەکی گەشت و جوان بەڕۆیەکی دەمولەیەکی جوان بەرامبەر بە کەسێک خەندەیەک بزەیەک ئەەکەی بەڵام پێکەنین سەوتێکی بەرزە بڵێن جۆرێ ئاجی تایە بەڕاستی جۆرە ڕەنگە بەرامبەرەکان بێتاقەت بکە بەڕاستی بۆیە ئینسان باشتر وایە لە هەموو مەجاالەکاندا خەندە بکە بەڕاستی زەردەخەنە بکە چکم ئەمە سنەتی پێغەمبەری خواشە حتا ئەمە جۆرێکە لە چاکە شاعرە گەڵێ ئەخی ئەن البر شيء هين وجه طليق ولسان لين واتە چاکە بریتێ لە چی بریتێ لە شتێکی ئاسان بریتێ لە دەموچایەکی خەنداوی بریتێ لە زمانێکی شیرین بەڕاستی بریتێ لەوەی کە ئینسان بەرامبەرەکانی خەندە و پێکەنی بکە بە شێوازێکی جوان و شارستانی ڕێک بڵێ بەسەراتێکی خۆشە لە نییە بەسەرهات لەسەر خەندە شتێکی ئالە بابەتەکە بڵێ ئەتوان بڵێن لە ئێستایان نەخێر لەم کاتایان نەخێر ڕوویەکی خۆشەوە سڵاگ لە بینەران بکە و کۆتایی بەرنامەکەش با بۆ تۆ بێت و خۆحافیزی لە بینەران بکە بینەران خۆشەویست سڵاو و ڕێزی تایبەتم بۆ جەنابتان هەیە هیوادارم لەم ڕەمەزانەیە هەمومان یعنی خوای گەورە تاعاتی لێ قبول کردبین لە شەوەکانی قەدرا شەوی قەدری لێ قبول کردبین بە ڕوویەکی خەنداوی و گەش و خۆشەوە خوای گەورە لە قیامەتە پێشوازیمان لێ بکە و ئێمەش ڕوومان خۆش بێ بەرامبەر ئینشاءالله ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بوو لەسەر ڕووی خۆش لەسەر خەندە لەسەر دەم بە پێکەنینی لەسەرەوەی کە تا چەند گرنگە بۆ دەرونی مرۆڤەکان مرۆڤ پێ بکەنێ بەدەم خەڵکەوە و بۆ دەرونی خۆی تا چەند گرنگە
بۆیە هیوادارین مرۆڤ هەمیشە دەم بە خەندە بێت، مرۆڤ هەمیشە ڕووی خۆش بێ بەدەم خەڵکەوە بۆی کە پەیوەندی باشی لەگەڵ بەرامبەرەکانە هەبێت و بمانە نەمانەوێت ئەمە کاریگەری باشیشیە لەسەر دەرونی مرۆڤەکە خۆی بە دڵنیاییەوە دوور ئەبێت لەو نەخۆشیە دەرونی و خەمۆکیانەی کە زۆر چا مرۆڤ دووچاری ئەبێت. بۆیە گرنگە مرۆڤ پێ بکەنێت دەم بە خەندە بێت، ڕووی خۆش بێت تاکو دەرونی خۆی و بەرامبەرەکانیشی ئارام بکاتەوە. خەندە و ڕووخۆشی بۆ هەموو لایەک، خەم بۆ هەمیشە ئینشاءڵڵا لە هەموو لایەکمان دوور بێت. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.